حاجی کاگ ئەحمەدی شێخ. حاجی کاگ ئەحمەدی شێخ کە بە حاجی کاگ ئەحمەدی سلێمانیش ناسراوە، یەکێکە لە زاناپایە بەرز و خواناسە گەورەکانی گەلی کورد. ئەم کەسایەتیە ناودارە کوڕی زانای مەزن شێخ مارفی نۆدێ و باپیرە گەورەی شێخ مەحموودی حەفیدە لە حەوتی ڕەمەزانی 1270 کۆچی بەرامبەر 18 نیسانی 1793 زاینی لە گەڕەکی شێخانی شاری سلێمانی لەدایک بووە. لای باوکی و مەلا مەحموودی دێلێژە دەرسی خوێندووە، پلەی ئیرشاد و تەریقەتی لە باوکی وەرگرتووە. لە زانستە شەرعیەکاندا دەستێکی باڵای هەبوو و کۆمەڵی قوتابی زۆری پێگەیاندووە. پاش کۆچی دوای حاجی شێخ مەعروفی نۆدێ، حاجی کاگ ئەحمەد جێگەی باوکی گرتووەتەوە. تەمەنی بە تەدریس و ئیرشاد و ئاشتەوایی کۆمەڵایەتی و سەرپەرشتی هەژاران بەسەر بردووە. ئەم زانایە هەوڵی داوە تەریقەتی قادری لەسەر ڕێبازی سونەت لا نەدات و دژی خورافە و کارێک بووە کە بە ناڕەوا ئەنجام بدرێت. لە نامەیەکیدا کە بە ناوی سەید ئەحمەدی نۆدێیەوە بۆ شێخ عومەر ئەفەندی هەولێری نووسیوە دەفەرمێت: دەپاڕێمەوە لە خودا بۆ جەنابی شێخ عومەر ئەفەندی، ومێدەوارم لاتان شاراوە نەبێت کە هەندێک لە پیاوە گەورەکانی لای ئێوە فەرمان دەدەن بە خواردنی بەرد و ئاگر و بە بنەماکانی تەریقەتی دەژمێرن. پێویستە لەسەر ئێوە نەهی بکەن لە خراپە بە هەر ڕێگەیەک کە پێتان چارەسەر دەکرێت، چ لە ڕێگەی ئامۆژگاری و ڕێنماییەوە بێت یاخود بە زۆر. بەڕاستی خەمبارین لە کەمتەرخەمی لە دینداریدا. سەید ئەحمەدی نۆدێیی. ئەم زانایە 120 مەکتوباتی ئامۆژگاری و ڕێنمایی نووسیوە کە ئێستا چاپ کراون. لە سەردەمی خۆیدا لە مزگەوتی گەورەی سلێمانی چێشتخانەیەکی بۆ هەژاران و نەداران کردووەتەوە کە تا ئێستاش بەردەوامە. پاش تەمەنێکی زۆر لە خزمەتی دینداری و تەدریس، ساڵی 1887 زاینی لە سلێمانی کۆچی دوایی کردووە و لە مزگەوتی گەورەی سلێمانی بە خاک سپێردراوە. حاجی کاگ ئەحمەدی شێخ لای شاعیرانی کوردیش خۆشەویست بووە و زۆر جار ستایشیان کردووە. شێخ ڕەزای تاڵەبانی لە شێعرێکی داوتوێتی: مەربوتە حەیاتم بە سولەیمانی و خاکی، خۆزگەم بە سەگی قاپیەکەی ئەحمەدی کاکی. وەفای شاعیر لە مەهابادەوە بۆ کۆچی دوایی ئەم زانایە دەڵێت: لەگەڵ کاگ ئەحمەدی ڕۆیی وەفایی نووری چاوانی، درێغ بۆ شەوقی دینی مەردومان سورمەی سولەیمانی. درێغ بۆ شەوقی دینی مەردومان سورمەی سولەیمانی.